زۆری سەوز هەرچی هەریت مەزانی لێدانی دوایش کەسەکانی کۆیەکەن قدرە گەورەی بوو کە قسەکردن لەسەر ئەو قدرە گەورەی کە لەلایەن ئیداری هەولێرە و لە قەزای کۆیە کراوە بەهۆی دیارە ململانی سیاسی ململانی حیزبیەوە کۆی وەکو بەشێک لە هەولێر حسابی بۆ ناکرێەوە ئەو بودجەیە کە بۆ ساڵی 2021 بۆ کۆیە تەرخان کراوە زۆر کەمترە لە حەقی خۆی و ئەتوانین بڵێن بودجەی کۆی درراوە بە شارەکانی تر بۆ نمونە قەزایەکی وەکو چۆمان کە ژمارەی دانیشتوانەکەی 12000 کەسە بودجەکەی نزیکەی زیاتر لە ملیارێک و 600 میلیۆن دینار کە ئەمە سی ئەوەندەی ئەو بودجەیە کە بۆ کۆیە دابین کراوە قەزایەکی وەکو شەقڵاوە کە ژماری دانیشتوانەکەی 26000 کەسە بودجەکەی 2 میلیارد دینار تێپە 2 میلیارد و 400 میلیۆن دینار تێپەڕەکە کامش ئەگەر ژماری دانیشتوانی کۆیەوە ژماری دانیشتوانی شەقڵاوە وەرگری 20 ئەوەنە زیاترە لەوەی کە هاوڵاتیانی کۆی بەریان کەوتووە ژماری دانیشتوانی هاوڵاتیانی کۆیە بەپێی ئاماری پارێزگای هەولێر 95,000 کەسرا و ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە تەنیا 520 میلیۆن دینارە لە ساڵی 2020 و تەنیا دوو پرۆژی پێ جێبەجێکرێت لە کاتێکدا هیچ کام لەو قەزایانی دیکەی هەولێر کە لە ژێر دەستی سنووری پارتی دموکراتی کوردستانان کەمتر لە 10 پرۆژیان تا جێبەجێ ناکرێت ئێمە گانی حزب ئامادەبوانی ئەم بەرشۆپە گەشتە ئەو باوەڕێ کە پارتی دموکراتی کوردستان بەتەنیا تۆمەتباری بەتەنیا دەستی لەمانە بەڵکو لەلایەن کەتی نیشتمانی کوردستانیشە بە هەمان شێوە ڕێگری هەیە لەوەی کە خزمەتگوزاری پێویست بگاتە کۆیە لەم نێوەندەدا دانیشتوانی کۆیە باجەکەیان داوە ئێمە داواکەین کە ئەم وەرشۆپە بۆ ئەوەیە داوا بکرێ پرسی خزمەتگوزاری لە ململانی حیزبی بە دوور بکرێت ئێمە لە دوای ئەم وەرشۆپە لە شاری هەولێر لای داواکاری گشتی سکاڵایەک تۆمارەکەین و بەشداربوانی وەرشۆپەکە لەوێ بابەتەکە لە میدیای وەرژێنن و داواکارن لە داواکەن کە داواکاری گشتی بە ڕۆڵی خۆی هەڵسێ و حکومەت ناچار بکە بەم بڕیارەیە بچێتەوە و بودجەیەک بۆ کۆی تەرخان بکە کە لەگەڵ قەباری دانیشتوان و قەباری ئەو پێداویستیانە بگونجێکە هەیەی هەرچی بەرپرسە یان خەرجی کۆیە یان زەربەر کۆیانە ئێتر نازان بەهۆی ئەکەوتێ شوێنەکەمان سایدەکەس لۆکۆم زۆر هەڵودا ئەوانە هەموو بەڵگەنەکە باسی سایدەکە بکەم هەر هەمووی بەڵگەیە پارەی لۆ دەرچیتەوە 2010 ئەوە 2000 مانجی حەفڵان هەمووی بە قانون بەرتاقەیە هەر ئێستا بەس ئیش لەسەرەوە پێ ئیشەکەمە حەزێت کە پارەکە هەیە دەڵێ 5000 لۆکوێ ئێوەڵا ئەوە پارەکە هەیە کاتەوە دەستە ئەوانە لۆت بەس دوای نازەوە ڕێکخراوی ئاران لە ڕێکخراوی ڕۆشنبیری کۆی هەسا بە ئەنجامدانی گفتوگۆیەکی کراوە لەسەر کاریگەریەکانی دوو ئیدارەیی لەسەر شاری کۆیە بێگومان ئێماگە سیر بکەین شاری کۆیە مێژوێکی دێرینی هەیە مێژوێکی دەوڵەمەندی هەیە شارێکە کۆمەڵێک کەسایەتی گەورەی تێدا هەڵکەوتووە ئەم شارە پێویستی بە خزمەتی زیاترە پێویستی بەوەیە باشتر خزمەت بکرێ و زیاتر کولفەی بۆ تەرخان بکرێ ئەمەگە سیر بکەین پرۆژەکانی کۆیە لە ڕابردوو چ لە ئێستا بەداخەوە کاریگەری دوو ئیدارەی لەسەری هەیە سیاست دەور دەبینی لە ئاراستەکردنی جێبەجێ نەکردنی پرۆژەکانی خزمەتگوزاری لە کۆیە بۆ ئەگە سیر بکەین پرۆژەی دووسایتکردنی ڕێگای نێوان کۆیە و هەولێر کە لە ساڵی 2012 بڕیاری لێدراوە بەداخەوە ساڵی 2020 کە تاوەکو ئێستانە هاتوۆتە بواری جێبەجێکردنەوە کە دەبێتە هۆی ئەوەی شاری کۆیە دەبەستێتەوە بە هەولێر تۆڕێکی ڕێگاوبانی باشە بەداخەوە تونێڵەکە هەیە بە سوڵتان بە هەمان شێوە چارەنووسی نادیارە ڕێگەی کۆیە بۆ سماقۆڵی کە بە ڕێگای میرسەید ناسراوە شوێنێکی گەشتیاری خۆشە بەداخەوە بە هەمان شێوە کۆمەڵێک پرۆژەی تر لە کۆیە بۆ سنتەری گورچیرەیە بۆ نمونە ساڵیان هۆبەی ساڵیانەی کۆیە کە هەتاوەکو ئێستا ڕێگە نەدراوە بۆی ئیجازە نەدراوە بەکردنەوەی ئەو هۆبەیە و زۆر پرۆژەی تر بەداخەوە کە هەمووی کاریگەری دوو ئیدارەی لەسەری دازاڵ بوو وای کردو ئەو پرۆژانە چێتە بواری جێبەجێکردنەوە خۆی باڵێن ئەوە خاڵی ڕقابەی محەلی دەبی کە خۆی دەبینێتەوە لە ئەنجومەنی محافەزە ئەو پرۆژانەی کە لە چوارچێوەی محافەزە جێبەجێ دەکرێت دەبێت لە ناو محافەزە ئەنجومەنی محافەزە بڕیاری لێ بدا جێبەجێ بکات چونکە هەر محافەزەیە کاتێک ئەو بودجێ بۆ محافەزەکە تەرخان دەکرێت دەبێت بستێتە ئەنجومەنی محافەزە و ئەنجومەنی محافەزە
تصدیقی بکە واتە ئەنجومەنی محافەزە ڕەسامەندی لەسەر ئەو بودجەیە بدا کە پارێزگار نادیتی بێگومان لە ئەنجومەنی محافەزەش هەموو قەزایەکان نوێنەری خۆیان هەیە نوێنەری قەزای کۆیە لە ئەنجومەنی محافەزە دەبێت بێتە دەنگ لەسەر ئەوە و دەبێت قسەی هەبێ لەسەر ئەوە نابێ ئەو پێشیلکاری و ئەو غەدرانەی کە دەکرێت لە کۆیە قبوڵی بکە و بە هەمان شێوەش ئەوەی کە حکوومەت دابینی دەکا ئەوەی کە خۆی لە بودجێ گشتی وڵات دەبینێتەوە کە دێتە پەرلەمان بەداخۆ ئەمە بودجەمان نەبە بەڵام ئەگەر لە حاڵەتەکەمان بێ ئەویان پەیوەندی بە پەرلەمانەوە نوێنەرەکانی کۆیە لە پەرلەمان دەبێت ئەو شەڕە بکە. لو يدك هل يجلس الروم ياخذ يجلس بس نشر بكره لقانون